بله بیناران کواتا مادام سرک وزیرین عراق همو زانیاری لجمع سبارتی او گروپ نه هیرش انجام دادن گلو بو حتی نها گاوین پراکتیک نها ناوتن و هفدم او لجنا کو ایرو سردان هرما کردستان کلی بو دیودا چنا به کیسه و برفکی و گهیج گلو و درد لجنین در بازبی بچه یان و جاره و بریارن کنکریتی بیندان برس مریوان قرانی جگیری سروک فراکسیون پارتیو اندام لجنا آسایش برگریه لپارلمان عراق دیگلمه کاک مریوان دماتا باش به ایروجیک لجنه کو بگمان و راوشد شوپینه سردان هرما کردستان کلیه بدید ناتا گلو اف لجنه و جاره کته گوتن بسر پرچکا شورمند آسایشان اجتماعی عراقی قاسم العراجی و در انجامه هبید زۆر سپاس بەڕێستان پێکینانی لیژنەی یان سەردانکردنی ئەو لیژنەیە کە سەردانی هەرێمی کردی لەسەر هێرشانەی کە بە دوایە کرا لەسەر هەرێمی کوردستان کە لە ڕێگای ئەو درۆنانەی لە کەرکووچی هێرش کردە سەر حقوڵی نەفتی هەرێمی کوردستان دوو ئەنجامی لە خۆی دەگری ئەگەر تەمەشا بکەین بمانەیە خیدنەوەمان لە بابەتی لجنەکەی هەبی ئەو پێکینانی ئەو لجنەیە هەبی ئایا ئەو لجنەیە پێکاتنی هاتنی بۆ هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکان و دەستنیشانکردنی ئەو لایەنانەیە کە ئەو کاریان ئەنجامدایان ئەوە تێ سەردانکردنی ئەو لجنەیە بۆ یان پێکینانی ئەو لجنەیە بۆ ئەوەی ئەو مەسئولیەتەی کە لەسەر شانی حکوومەتی عێراقیە خۆی لێ بدزیتەوە ئەگەر هاتوو سەردانکردنی ئەو لجنەی بە مەبەستی ئەوەیە چارەسەرکردنی ئەو کێشەی بکات دەبێت لە چەند ڕۆژی داهاتوو ئەو بابەتە یەکلا بکاتەوە دەستنیشانی بکاتن دەستنیشانی ئەو کەسانەکەیان ئەو لایەنانە بکە کە مەسئولیەتی یان ئەو ملیشیاتانە کە ئەو مەسئولیەتی ئەو کاریان کردە لەو هێرشانەی دوای هەرێمی کوردستان بەڵام ئەگەر هاتوو تەمەشا بکەین لە ڕۆکەی دیەوە ڕاتەمەشا بکەین کە دووربنەوە لە مەسئولیەت ئەوە بڕیاردانی ئەو لجنەیە یان کاتی بڕیاردانی ئەو لجنەیە دیار نابیتن و وەخت و کات و ساتیشی دیار نابیتن و بڕیارەکانیشی دووربنەوە لە مەسئولیەت دەبیت شەفاف نابیتن و هەر لایەنە سیاسیەکانیش دەستنیشان ناکاتن چێت عەفوەن لە ئەو لایەنەکە و میلیشیاتانەکە ئەو کاریان ئەنجامدایە دەستنیشانیان ناکاتن و دووربنەوەی لە مەسئولیەت و لە خۆ دزینەوەی لەو ئەو بابەتەی کە بابەتی هێرشەکانی درێن بۆ سەر هەرێمی کوردستان ئەو ئەمە جێگەی سەرنجە بەڕاستی شەخاوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ کوردستان 24 بابەت ئەو عەفوشم دەکەی بابەتەکەش زیاتر ئەوەیە چکە تولۆ لجنە تولۆ پێک دێنێت و مەسەڵەن بەڕێز قاسم عەرەزی سەردانی هەرێمی کوردستانی کردیە سەردانی هەرێمی کوردستانی کردیە دەزانی کارەکان کوو بووە دەیتانی ئەو سەردانی کە ئەو لژنەیە کە بەڕێزیان لەگەری هاتبوون و سەردانی هەرێمی کوردستانیان کرد و شوێنەکانیان دیتووە و دەزانن ئەنجامەکانی کووە دیانتانی ئەو کاتی ئەو بڕیارە بدەن و کۆتایی پێبینن و پێویست ناکات و دانیشی لجنەکی دی پێک بینی سەر ئەو مەبەستە لە کاک میلیۆن شەخاوان عەبدوڵڵا دەڵێ کە سەرۆکی وەزیرانی عێراق سودانی هەموو زانیاریەکان سەبارەتی ئەو هێرشە و ئەو گڕۆپێک کە ئەنجامیش داوە لە لای ئەون بوو مادەم هەموو شتێک دەزانێت و سەرۆکی وەزیرانە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقە بەرپرسی یەکەمی ئیدارەکردنیان وڵاتەیە بۆ هەنگاوی جدی نانرێ ئەو بابەتەی بەڕێز دکتۆر شاخان باسی کردیە کە بەڕێز سودانی ئاگادارە و ئەو لایەنانەی کە ئەو کاریان ئەنجامدایە نەک بەس سودانی ئەو لایەنە سیاسیانی کە لە عێراقن هەموویان هەموو دەزانن چ لایەنەکە ئەو کارێ کردیە پێشی ئەو برێن ئەو هێرشانەی کە بە درۆن کرا لەسەر هەرێمی کوردستان هێرشەکیان کرد لەسەر ئەو ڕادارانەی معسکەری تاجی ئەو ڕادارانی معسکەر تاجی ئەگەر پێشی ئەو ڕادارانیان تەقاندەوە ئەوجا هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان ئەگەر بەهات بە ئەو ڕادارانە نەتەقیبایەوە لەوما ڕۆن و ئاشکرا دەبوو چ لایەنێک ئەو کارێ کردیە و چێژ بووە و کوژ ئەنجامیدایە واتە لێرانە ئەنجامدانی ئەو لەلایەن حکوومەتی عێراقیەوە ڕۆنە چ میلیشیاتێک ئەو کارێ کردیە یان چ لایەنێک ئەو کارێ کردیە لۆ ئەو بڕیارەی نادا لۆ دەستنیشانی ئەو لایەنە ناکە بە خۆمان لەلای ڕزەنابشتڕۆن و ئاشکرایە ئەو ملیشیا هەندێک لەو ملیشیاتانە سەر بە ئەو حکوومەتی قۆری عێراقینە واتە
اتوم مەبەستم چێ لێرانە مەبەستم ئەوەیە عێراق بەخۆمان دەزانی دەولەتە حکوومەتیشی هەیە دەولە عەمیقەشی هەیە لەلای هەموو ڕۆن و ئاشکرایە ئەو دەولەتە عەمیقە تەحەکوم دەکاتن بە بڕیاردانی حکوومەتی عێراقیە تۆ مشابکە لێرانە باسی وەت کرد کە سوودانی فەرموو ئەتوو سەرۆک وەزیرانە ناتانی موچەی هەرێمی کوردستان بڕیار بداتنە سەر نردنی موچەی هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا ناتانی ئەو هێرشانەی لەسەر هەرێمی کوردستان ڕاگری واتە کەساندی هەیە ئەو حکومڕانەتەی عێراق لە ژێرەوە دەکەن نالن ئەو حکومڕانەتەی کە ئەوان دەیکەن یان بڕیارێک بدەن دژی بڕیاری وانبی دژی بڕیاری ئەو ملیشیاتانە بیتن یان ئەو توانیان ئەو بڕیاری دەن نەکو زۆر ڕۆن و ئاشکرایە هەموو لایەنەکان دەزانن و چ لایەنەکە ئەو کاری ئەنجامدا ینی پێوایە تەقینەوەی ڕادەکان چ لە معسکارەکان لە معسکاری تاجی و چ لە ڕادار تەقینەوەکەی تاجی چ لە هێرشەکانی هەرێمی ئەو ڕادار تەقاندنەوەی جێگە سەرنجام بەتە باس بەڵێ ئەکەریمە باسیەوە بکەین یعنی کە تو ئاگاداری وازارەکە ئەندامی لیژنە ئاسایشە بەگری لە پەرلەمانی عێراق کە تۆ دەڵێ ئەم لیژنەش دەرئەنجامی نەبێت کەواتە دەرئەنجامی نەبێت دەسەڵاتی سودانیش دەسەڵاتێکی سنووردابی موسسەتەکانی دەوڵەت شکلی بن لە ژێرەوە بڕیاری تر هەبێ کەواتە ئەو هێرشان ئاکرێ بڵێن بەردەوام دەبێ مەترسی دارتریش دەبن ئەتو بەردەوامکردنی هێرشیاتیان دەبێت لێرانە تەحملی مەسئولیت دیار بکەیت ئەتو حکوومەتی هەرێم حکوومەتێکی شەرعیە لە چارچوبەی عێراقا حکوومەتێکی لە ناو چارچوبەی عێراقەکی فیدرالیە دستور نیشانی کردیەوە ئەو هەرێمەی دانایە واقعە لەسەریان عقلیەتێک هەیە حکومڕانیەتی عێراق دەکات یان ئەو عقلیەتێک هەیە لە ناو حکومڕانیەتی عێراق یان لە ناو موسسەتەکانی عێراقی هێشتا عقلیەتی مەرکەزی شێ دەکەن کار دەکەن نازانن کە دستوری عێراقی دستورش فیدرالیە هێشتان ئەو قەنەعەتیان دروست نەبووە یان ئەو واقعی اعتراف پێ ناکەن کە دستورێکی فیدرالی هێشتا بە عقلیەتی مەرکەزی کار دەکەن بە عقلیەتی مەرکەزی کارکەن ئەو نوع عقلیەتە کارکردنە ئەو نوع تەسەڕوفاتانەی لێ ڕوودەداتن ئەو نوع کێشانەی لێ پێیادا بیتن و واتە بڕیاردان لێرانە بڕیاردان لە دەست حکوومەتی نابیتن لە دەست کەسانی دی دەبیتن وەکی بڕیاردانەکەش لە دەست کەسانی دی بیتن دەرئەنجامەکەی ئەوە دەبی حکوومەتی هەرێم حکوومەتێکی شەرعیە پێکاتی حکوومەتی عێراقیش حکوومەتی فیدرالیش ئەوش حکوومەتەکە پێکاتی هەیە واتە سبێنێ ئەگەر هێرشەکرا لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە درۆن کە نەکرایە و ناشکرێت و ناژبیتمی نەیکردیە هێرشەچی کرد واتە چی مەسئولیەتێک هەیە دەگری حکوومەتی هەرێم دەگری لەسەر شانی حکوومەتی هەرێمە چکردو ئاسایش و وەزعی ئەمنی دەستی حکوومەتی هەرێمە دەبی ئەو تەحملی مەسئولیەتی بکاتن ئەتو بەرە تەماشای حکوومەتی عێراقی بکە ئەتو حکوومەتی عێراقی بی حکومڕانیەتی عێراق بکەیت و لە ئەو هێرشانەش کرابی لە سنووری تو کرابی واتە ئەو هێرشانە هەموو لە لای برێن لە کەرکووچێ ڕاکرێ ئەو سنوورە لە ڕووی ئاسایشۆ لە ڕووی هەموو ڕووەکەوە پێیوەستە بە حکوومەتی عێراقی چۆن توانات نییە ڕاگررتنی ئەو هێرشانە بکەیت لۆ ڕاگررتنی ئەو هێرشانە ناکەیت ئەگەر تەمەشاشکە ئەو کەسانێکە هێرشانەی کردیان ئەو میلیشیاتانە هێرشانەی کردیە بەش ئەوەش ینی موچەی لە حکوومەتی عێراقی وەردەگرن واتە ئەتو دەبێ حکوومەتی عێراقی ئەو مەسئولیەتی هەرگری چ لە دستوریان و قانونیان ئەو مەسئولیە لە سەرشانی حکوومەتی عێراقیە نابێ هیچی ئەو هێرشەی ڕاگریتن ئەو چەکدارانەی کە لە خارجی یاسا کار دەکەن دەبی حەدەچیان و دانرێ هیچی دیشێرش نەکرێتن دەبیش بزانن کە هەندێک کەسێ قەنەعەت دەبێ هەندێک کەسێ یان لە وڵاتی هەندێک کەسێ لە موسساتی هێشتا قەنەعەتیان بە بوونی ینی هەرێمی کوردستان بە بەشەشی لە عێراق نازانن هاوڵاتی کوردستان بە بەشەشی لە عێراق نازانن یان ئەمنی هەرێمی کوردستان بە بەشەشی لە عێراق نازانن واتە تەعاملکردنە گەروانە تعاملێتێکی زۆر قورسە بتانی ئەو عقلێتی کە لە لای دروست بووە گۆڕانکاری لەسەر بکرێتن ئەو عقلێتی کە نەزانی دستورێک هەیە دەنجی لەسەر درایە فدرالیە نەتانێت و کاری لەسەر بکەیت بڵێ ڕەوشەکە وایە کاک مەریوان سپاس و بەڕێستان بەڕێز مەریوان قەرانی جێگیری سەرۆکی فراکسیۆنا پارتی و ئەندامی لیژنە ئاسایشە بەرگریە لە پەرلەمانی عێراق و لە بەغداد گەلمە بووم گەلێ سپاس